داربەڕوو بەهێزترین داری هەرێمی کوردستان بۆ ڕووبەڕووبوونەوەی گۆڕانی کەش و هەوا. بۆ ئەوەی 1500 گونەی خەڵوز بەرهەم بێندرێت نزیکەی 12.5 داری بەڕوو ئەگرتێتەوە. نەمانی بەڕوو تەواوی جۆرا و جۆری زیندەوەری لە کوردستاندا دەخاتە مەترسیەوە. بەڕوو دارەکی زۆر زۆر بەسوودە، تەماشای هەم دارەکە، هەم بەڕوەکە، هەم گەڵایەکەش. ئەم دارە داربەڕووی مەکران فێرایە یاخود شادار. ئێستا مەترسی لە ناوچوونی لەسەرە و تەنها 7 دانەی لێماوەتەوە لە هەرێمی کوردستان. ئەم شوێنە یەکەمین گیاخانەیە لە هەرێمی کوردستان. ڕوەکناسی کورد سامان عەبدوڕەحمان نزیکەی 20 ساڵە لە شاخەکانی کوردستان توێژینەوە لەسەر ڕووەکەکان دەکات و داتاکانیان کۆ دەکاتەوە. لەم گیاخانەیەدا نزیکی 70,000 نمونەی ڕووکە جیاوازەکانی شاخەکانی هەرێمی کوردستان پارێزراون. هەدەفی سەرەکی لە هەڵگرتن و پارێزگاریکردنی ئەم سامپڵانە بۆ دوو بابەتی گرنگە. یەکەم بۆ ئەنجامدانی توێژینەوە زانستیەکانە کە لەسەر سەرجەم ئەو ڕۆکە سروشیانە دەیکەین و ئێستا ئێمە بە تایبەتی لەسەر بەڕوو دەیکەین بۆ لەبەرەوەی بەڕوو با بڵێن تاکە ڕووەکی ژینگە و سروشتی کوردستانە کە هۆکارێکی سەرەکیە بۆ پارێزگاریکردنی ئەو سیستەمەی کە ئێمە هەمانە. سیستەمی کۆی سیستەمی ژینگەی لە کوردستانە بەڕوو تێدا پاشایە و بەڕوو تێدا دەیپارێزێ و ئەو سیستەمەی کە بە هەزاران ساڵ لە زاگرۆس و کوردستانە دروست بووە بەڕوو قیادەی دەکا، بەڕوو سەرپەرشتی دەکا، بەڕوو پلان و استراتیژ و سەرجەم هەنگاوەکانیدا دەڕێژێ. لەبەرەوە ئێمە وەکو ئەرکی سەرشانی خۆمان زۆر بە گرنگی دەزانین بەڕوو بپارێزین و پێویستیش دەکا بەڕاستی بەڕوو بپارێزین. دکتۆر ئەتوانین بڵێن نەمانی بەڕوو یاخود کەمبوونەوەی بەڕوو تەواوی ڕووەکەکانی دیکە ئەخاتە مەترسیەوە؟ بە دڵنیاییەوە نەک نەمانی بەڕوو تەواوی ڕۆکەکان دەخاتە مەترسیەوە، بە دڵنیاییەوە نەمانی بەڕوو تەواوی جۆرا و جۆری زیندەوەری لە کوردستاندا دەخاتە مەترسیەوە و تەواوی پرۆسێسی کشت و کاڵ لە کوردستانە دەخاتە مەترسیەوە و تەواوی پرۆسێسی ئاسایشی خۆراک و ئاسایشی نەتەوەی ئێمە لە کوردستان دەکاتە خەتەرەوە. بەپێی توێژینەوە زانستیەکان بەڕوو ڕەسەنترین داری کوردستانە. دارە ڕەسەنەکانیش کاریگەرترینن بۆ ڕووبەڕووبوونەوەی گۆڕانی کەشوهەوە. نزیکەی 450 جۆری جیاوازی بەڕوو لە جیهاندا هەن و تەنیا 5 جۆریان لە هەرێمی کوردستانە. دارێکی بەهێزە و بەرگەی کەشوهەوای جیاواز دەگرێت، بەڵام ناتوانرێت لە بەرزی کەمتر لە 400 مەتر لەسەر ئاستی ڕووی دەریا گەشەی پێ بدرێت. بە پەیداداکانی دەستی چاکردن و پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان بەڕوو لە سەدا 90 دارستانەکانی هەرێمی کوردستان پێک دەهێنێت. بڕینەوەی دار بۆ هەر مەبەستێک بێت، بەشێکیان بۆ خەڵوز دروستکردن کە ئەمە کێشەیەکی کۆنە و ئێستا زیادیشی کردووە لەبەر خواست لەسەری زۆربوونی خواست لەسەری و خاڵێکی تریش بە تایبەتی لەم دوایانەیە بۆ مەبەستی خۆگەرمکردنەوە کە ئەمە بەهۆی نەبوونی سوتەمەنی بەرزی نرخی سوتەمەنی کەوای کردووە خەڵکانێک بە ناچاری ڕووبکەنە بڕینەوەی دار کە ئەمە
هۆکارێکی سەرەکیە لە فەوتاندنی دارستانەکان وەکو باسمان کرد و یەکەم کەس کە زەرمەند بێ گوندشینانن ئەوەی کە ڕاستەوخۆ ژیانیان نزیکە یاخود لە ناو دارستانەکانی کوردستان هەیە. خاڵێکی تریان بابەتی لەوەڕاندنە کە مەبەستمان لە زیا لە لەوەڕاندن ینی زیا لە وزەی ئەو شوێنە بۆ هەڵگرتنی ژمارەیەکی دیاریکراو لە ئاژەڵ بەڵام ئەمان زیاد لە پێویست لەو شوێنەیە ئاژەڵ ئەلەوەڕێنن کە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی نەمانی گژوجیە ئەو کاتە خاوەن ئاژەڵەکان پەنا ئەبەن بۆ بڕینەوەی پەل و دارەکانی دارستانی بڵین لە کوردستانە دار بڕوەکان بە تایبەت کە ئەمە خواردنیان لەسەر ئەوە ئەبێ بە ناچاری لەبەر نەمانی گژوجیا لە دەور و پشتی دارەکانە. ئەمە وە ئەکات کە هەڵپاچین نەبێ بەواتایەکی تر پێی ئەڵن داپاچین یعنی ئەو دارە زۆر زەرەری پێی ئەگات و لە ساڵی داهاتووشە ئەو دارە ناتوانێت بەڕوو بگرێت چونکە بەڕوو پێویستی بە پەلێکی 2 ساڵە هەیە تاکۆ بتوانێت بەڕوو بخاتەوە. لە لایەکی تریشەوە ئاژەڵەکان ئەو کاتە خواردنێکی وایان دەست ناکەوێت کەواتە ینی خەلەلێک دروست دەکات لە سیستمی ژینگەیی و نوێبوونەوەی دارستانەکانە. بەڕوەکانی دۆڵی ئالانە لە ژێر گەورەترین مەترسیدان بەهۆی ئەوەی گوندشینانی ئەم ناوچەیە زۆرترین دار بۆ بەرهەمهێنانی خەڵوز بەکاردەهێنن. ئێرە بنکەی پۆلیسی دارستان و ژینگەی خەلیفانە ئەوەی دەیبینن بار هەڵگرەکە نزیکەی 500 گونیەی خەڵوزی تێدایە کە لەلایەن پۆلیسەکانی ئێرە دەستی بەسەرداگیراوە هەموو ئەو خەڵوزە لە گوندەکانی دۆڵی ئالانە بەرهەمهێنراوە. لێرەش کۆگایەک هەیە نیشانتانەدەم لەو کۆگایە بە نزیکەی 1500 گونیەی خەڵوزی لێیە. بۆ ئەوەی 1500 گونەی خەڵوز بەرهەم بینرێت نزیکەی 12.5 داری بەڕوو ئەبردرێتەوە. ئەوە لە کاتێکدایە کە نەتەوەیە گرتووەکان ساڵی 2019 بڕیاری دا کەوا ساڵی 2020 کۆتایی بهێنرێت بە پیشەسازی خەڵوز لە هەموو جیهان. بەڵام لە کوردستان ساڵی 2022 هێشتا بەو شێوەیە داربەڕوو دەبردرێتەوە بۆ ئەوەی خەڵوزی لێ بەرهەم بهێنرێت. بڕینەوەی داربەڕوە بە تەمەنەکان و تۆپبارانی سەرسنوورەکانی هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی تورکیا و ئێران مەترسیەکی دیکەی لە نێوچوونی دارستانەکانە. بە پێی دوایین ڕووپێوی سەوزایی لە هەرێمی کوردستان کە ساڵی 2015 ئەنجام دراوە پانتایی سەوزایی زیاتر لە 2,500,000 دۆنمە. لەم ڕووبەرەدا 35,472 دۆنم دارستانی دەستکردا. لە ماوەی 8 ساڵی ڕابردوو نزیکەی 1,120,000 دۆنم لە دارستان و پاوان لە نێوچوون کە دەکاتە 40% پانتایی سەوزایی هەرێمی کوردستان. خەڵکی گوندی بنەکاول لە شاری ڕەواندوز بەوە ناسراون دارستانەکانی گوندەکەیان پاراستووە. ئەمان باوەڕیان وایە مانەوەیان پەیوەستە بە مانەوەی داربەڕوەکانەوە. ورە زیانماندی نەبێ. سەلامەت بێ ئەخواتۆنی. حواڵت باشی؟ باشی ئەحواڵێت و باشی. بینەوە لە ساعت چەندیەوە لێرەی؟ وەڵا تقریبا لە 8 لە 8 لێرەینە شوانەکان لە چای بوون حیوانیان هینایتۆ ئەم نیشان لۆدەکۆلی کردینە و ئام داینە و
نانم دایتەشوانێ ئێستاشای دۆشین ئیشاڵڵا شیر و ماستەکەی بە بەرهەم دێنین هەموو گوندەکان چۆل کراینە و داروباریش هەمووی بڕدرایتەوە بەرێ بەس گوندی بلە کاولی هەمووی پڕیدارە خەڵکی بنەکاولی کو توانیتیان داروبارەکەی بپارێزن لەبەر چێ ژینگە پارێزین هەموو ژینگە پارێز هەمووی ژینگە پارێژێ ینی ئەنگۆ پەروەردەی منداڵەکانی شووەیە بە ژینگە پارێزی بەرێ. پەروەردەیانەکە وان پەروەردە کردیا ژینگە بپارێزن ژینگە شتەچی وانیا دەست لەی بەردەی دەگە ژینگەی دەگە تەمەنت دابی ینی لەگەر تەمەنی خۆتان بەرێ. کو خۆتان ئەپارێزن بۆ شێوەی ژینگە ئەرێ ئەپارێزن وەڵڵا ئێمە دەبی ژینگە پارێز بین داربەڕووی زۆر بە تەمەن لێرانە هەیە بەرێ. لە کنەنگۆ بەرێ لە لای ئێوە داربەڕوو چمانایەکی ئەگەینی ینی لە بەرچ داربەڕوو خۆشەوە ئەنگۆ داربەڕوودارەکی زۆر زۆر بەسوودە زۆر تەماشای هەم دارەکە هەم بەڕوەکە هەم گەڵایەکەش گەڵایەکە لە بۆ حەیوانێ بەڕوەکە لە بۆ خواردنی لە بۆ دەرمانی لە بۆ هەموو شتێک بەکاردێ ئەگەر ڕۆژە کەسەکی ببینی خەریکی داربڕینەوەی بی لە گوندەکەی تو بەرێ ڕێگری لێ ئەەکەی بەرێ کو ڕێگری لێ ئەەکەی ڕێگری لێکم نایرم دارەکەی ببڕێ ژینگەکەی ناشیرن کە کو ڕێگری لێ ئەەکەی پێم برێ ینی بەخۆت بانجی کەس ناکەی بخۆم حتا توانام هەیە بەخۆم بەرگری لەو ژینگەیەکەم نایرم ئەو دارە ببڕێ باشی گەر هەر بەخۆم لە توانام نهات ئەو جابارە مندارەکان کاکە ئەمن لە توانام نییە بڕۆن بە دوو قسەی خۆش بزانە ڕازیان بکەن ئەو ژینگەی تێک نەدەن شێوازی ئەو ژینگەی تێک نەدەن هۆشیاری ژینگەی لەلایەن هاونیشتیمانیان ڕێگە خۆشکەرە بۆ پاراستنی دارستانەکان و کەمبوونەوەی مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوە. ناسینەوەی جۆرەکانی بەڕوو بە ڕێگایەکی بەهێز دادەنرێت بۆ زیادکردن و پاراستنیان لە هەموو ئەو مەترسیانەی ڕوبەڕوویان دەبنەوە. باوترین جۆری بەڕوو ئەیجیلۆپسا کە لە بەرزی 400 مەتر لەسەر ئاستی ڕووی دەریا دەبینرێت. ئەم جۆرە داربەڕۆ ئێمە پێی دەڵێن بەڕوو ئەمە ئەو جۆرەیە کە ینی ئەو بەڕوە باوەیە کە لە ناو خۆمان بە بەڕوو ناوی دێنین. ئەو بەڕوە باوەیە کە لە ناو خۆمان بە بەڕووی ناوی دێنین بەڵام ئەوەی گرنگە ئەمە بەربڵاوترین جۆری بەڕووە زۆربەی زۆری دارستانەکان لەم جۆرە لە بەڕوو پێک دێ ئەمە لە نزمترین ناوچەکانی ناوچە شاخاوەکانی کوردستان لە گەرمیانەوە دەست پێ دەکا لە بەرزی 500 متر 400 مترەوە ئەم جۆرە هەیە هەتاوەکو دەگاتە نزیکەی 1500 متر بۆ 1600 متر لەبەرۆ لە زۆرترین زۆنی دارستانەکانی کوردستانە دەتوانی ئەم جۆرە لە بەڕوو ببینی و ئەم بەڕووە زۆر توانایەکی لە ڕادە بە دەری بەرگەگرتنی گۆڕانکاریەکان لە ژینگەدا هەیە و لە هەمان کاتیشدا توانای ژیانی لەگەڵ دارستانە جیاوازەکان مقارنەتەن بە جۆرەکانی تر هەیە هەر بۆیە لە زۆربەی زۆری ناوچەکان دەیبینی ڕستە لە زۆر کاتەشان بەشانی ئێمە مازوو دەبینین لە هەندێک شوێنە سوورەدار دەبینین لە هەندێک شوێنی کەمیشدا دەتوانم بڵێم شاداریش دەبینین بەڵام ئەمە لە زۆنی 500 متر یا 400 مترەوە دەست پێ دەکات هەتاوەکو دەگاتە 1500 متر و دەشتوانم بڵێم ڕێژەیەکی زۆری دارستانەکانی کوردستان پێک دێنێ و بەرێکی زۆر جوانیش دەگرێت. مازوو یاخود ناوە زانستیەکەی ئینفێکتۆریا ئەم جۆرە بەڕوە دەتوانرێت لە بەرزی 700 متر لەسەر ئاستی ڕووی دەریا ببینرێت بەرەکەی تەواو جیاوازە لە بەری بەڕوەکانی دیکە. داربەڕووی مەکران فێرایە
یاخود شادار ئەو دارەی بە بەهێزترین داردادەندرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستان ئێستا مەترسی لە ناوچوونی لەسەرە و تەنها 7 دانەی لێماوەتەوە لە هەرێمی کوردستان. ئەم دارە تەنها لە شاخی حەسەنبەگ لە پارێزگای هەولێر دەبینرێت کە دوایین خاڵی زنجیرە شاخەکانی زاگرۆسە بۆ گەشەکردنی شادار. دوو جار ئەم دارەمان دیوە و بە ڕێژەیەکی زۆر کەمیش ماکران فیرا یاخود بەڕووی قەوقازی یەکێکە لەو بەڕوانەی ڕاستە بەڕوویەکی سروشتیە لە لای ئێمە، بەڵام ناوی خۆی بەڕوەکە بە خۆیەوەیەتی لە قەوقازەوە هاتووەتە لای ئێمە. دەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر میوانە لە ژینگەی زاگرۆسدا. پێویست دەکا ئێمەش ئەم میوانە ڕۆحسووکە لە لای خۆمان بپارێزین و هەروەها لە لای خۆمان بیێڵینەوە و بیپارێزین بۆ ئەوی لە ناو نەچێ بەڕاستی. بەڕووی مەکران فێرا ئەو جۆرەی کەمەترسی لە ناوچوونی لەسەر لە هەرێمی کوردستان تایبەتمەندیەکانی چییە؟ بەڕاستی جیاوازیەکانی زۆر بەڕوونی دیارە. گەڵاکەی زۆر شێوازێکی زۆر جوانی هەیە، بەشە گەڵاکەی جیاوازە لە جۆرەکانی تر لەبەرە لە بەرەکەیشی زۆر جیاوازە، لە قەدی دارەکەیشە زۆر جیاوازە و هەر بۆیە پێیشی دەڵێن شادار لە بەرەوەی دارێکە بەژنێکی زۆر ڕێک و جوانی هەیە، بەڕێکی هەڵدەستی هەتاوەکو نزیکەی 10 مەتر لە دوای ئەوە پەلوپۆ لێدەدا و دارێکی زۆر بەقووەتیشە و تەمەنێکی زۆریشە لە قەوقاز و لە زاگرۆس بەڕاستی بوونی هەیە. ئێمە کۆتا خاڵی زاگرۆسین لە باشووری کوردستان بەڕووی قەوقازی پێگەیشتووە. ئەگەر لەم شوێنەدا بەڕووی قەوقازی نەمێنێ بەڕاستی لە کۆی باشووری کوردستانە بەڕووی قەوقازی نامێنێ. بەڕووی لوبنانی یاخود دارەسۆر جۆرێکی دیکەی بەڕووەکە لە بەرزی 1700 مەتر لەسەر ئاستی ڕووی دەریا دەبینرێت. دوایین جۆری بەڕوو لە هەرێمی کوردستان جۆرێکی تێکەڵە لە نێوان مازوو شادار یاخود مازوو دارەسۆر کە بەهۆی پەڕینەوە ئەم جۆرە دروست دەبێت و کەمتر بەرگەی گۆڕانەکانی کەشوهەوا دەگرێت. توێژینەوە زانستیەکان دەریان خستووە کە دارێکی گەورە و پێگەیشت و دەتوانێت لە ڕۆژێکدا ئۆکسزین بۆ 4 کەس دابین بکات. هەروەها دەتوانێت زیاتر لە 21 کیلۆگرام گازی دوانە ئۆکسیدی کاربۆن هەڵبمژێت لە ساڵێکدا. ئەمە تایبەتمەندیەکی بەهێزە کەوا دەکات ئەم دارە وەکو بەهێزترین چەک بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستان بەکار بهێنرێت. دکتۆر نەریمان، ئێمە ئێستا لە ناو شارین و لە شاخرین ئەوەی ئەیبینم دارستانی بەڕووە کە لە ناو شاری گەشەتان پێدایە. ئەمن ئەمەوێ بزانم چەند ساڵە لەوەی ئێوە خەریکن سروشت ئەپارێزن، خەریکن ڕێژەی بەڕوو لە دارستانە سروشتیەکان و دروستکردنی دارستانی دەستکردیش خەریکن ئامادە یەکەن. چەند ساڵە و پێویستیشتان بەوەی چەند ساڵی دیکە بەردەوام بن؟ بڵێ وەکو کار و چالاکی کە دەستمان پێ کردبێ ئێمە تقریبان نزیکەی 2 ساڵە خەریکی ئەم پرۆژەیە بژانەوەی سروشت پارێزگاریکردن لە دارستانی بەڕوو لە کوردستاندا و ئێمە کە دەستمان پێ کردووە بە هەنگاوی یەکەم دەستمان پێ کردووە کە کارەکانمان خۆی بینیوەتەوە هەم لە دووبارە بژانەوەی دارستانەکانمان و لە لایەکی تریشەوە پارێزگاریکردن لەو چەشنە جۆرانەی کە هەیە لە داری بەڕوو و چەمکێکی گرنگی تریش فۆکەسمان کردووەتە سەری ئەویش هۆشیارکردنەوەیە. یعنی هۆشیارکردنەوە بەشێکی گرنگی ئەم هەڵمەتەیە کە ئێمە دەستمان پێ کردووە. لەو باوەڕێ ئەو گۆڕانە خێرایانەی کەشوهەوا کە بەسەر هەرێمی کوردستان و عێراقیش داهاتووە چەند ساڵی دیکەی ئەوێت هەتاوەکو ئەمە بتوانین وەڵامێکی باش و خێرامان هەبێت. لە ڕاستیە ئەم پرۆسەیەکی درێژخایەنە لەو بڕوایم پێویستی بە دەیەها ساڵ هەیە تاکو بتوانین شتێک دیار بێت لە بژانەوەی دارستانەمە، چونکە بەڕاستی وەکو شتێکی ساڵانە نییە بڵێ ئەی ڕوێن و خێرا بەرهەمەکەم دەستەکەوێت، چونکە بەڕوو یعنی چەند ساڵێکی ئەوێت تاکو دارستان بەلایانی کەمەوە، ینی دوای 10 ساڵێک اینجا تا حدێک تۆ شتێکت لێ دیار ئەبێ کە ئەو کارانەی کە ئەیکەی دەرەنجامێکی هەبێت.
هەرچەندە بەڕووگەشەیەکی هێواشی هەیە، بەڵام بەهۆی ئەوەی ڕەسەنی هەرێمی کوردستانە لە ڕووی ئابووریەوە دەتوانرێت بە خەرجیەکی کەمتر ڕووبەڕووی گۆڕانەکانی کەشوهەوا ببینەوە. دکتۆر عوسمان، ئەوەی لێرە ئەیبینم شەتڵی بەڕووە کە تەمەنی 1 ساڵە، ئەوەشیان دەنکی بەڕووە. ئەگەر بمانەوێت دارستانەکانی بەڕووی لە کوردستانێ ببوژێنینەوە، کام ڕێگایە خێراترە؟ ئایا بە شەتڵ بیڕوێنین یاخود بە دەنک بیڕوێنین؟ ئەمە ئەتوانین بە دوو ڕێگا ئەو دارستانانی کە هەمانە بیبوژێنینەوە. ڕێگای یەکەم ڕاستەوخۆ ئەو دەنکە بەڕوانی کە کۆمان کردوێتەوە بە جۆرە جیاوازەکانیەوە، ئەتوانین لەو شوێنی کە ئەمانەوێ بیکەینەوە بە دارستان ڕاستەوخۆ لەناو ئەو خاکەی کە هەیە چاڵێکی بۆ ئەڵەکەنین و دەنکەکەی تیا ئەڕوێنین تا ئەبێ بە نەمام. بەس پێویستەکە بە خزمەتکردنێکی زیاتر، چونکە شوێنەکەی وا باشترە کە خزمەت بکرێ. ڕێگای دووەممان ئەتوانین ئەو دەنکە تۆوانی کە کۆمان کردوێتەوە لە نەمامگە بە خێویکین، وەکو ئەم نەمامانی کە لە بەردەممانایە بۆ ماوەی ساڵێک یا 2 ساڵ بە پێی قەبارەی نەمامەکان. هەندێکیان قەبارەیان بچووکە وەکو ئەم بەڕوانە، هەشیانە گەورەیە. ئەمانە ئەتوانین لە ساڵی یەکەمە بیان گوێزینەوە، ئەوانش کە بچووکە ئەوەستین چەند ساڵێک تا گەورە ئەبێ و بۆ قەبارەی کە ئێمە ئەمانەوێ کە گەورە و پاشانی گوێزینەوە بۆ ئەو شوێنی کە ئەمانەوێ بیکەین بە دارستانی بەڕوو. دکتۆر، کام جۆریان ینی دڵنیاییەکی زیاترت ئەداتێ هەتا وەکو ئەتو دڵنیا ببیەوە ئەو دارستانەی کە دروستی ئەەکەی یان ئەو شوێنەی قەرارە بیکەیە دارستانێکی نوێ گونجاوترە؟ ینی کامە دڵنیایی ئەوەت ئەداتێت کە ئەو شوێنە لە داهاتوویەکی نێزیکدا ئەتوانیت پێی بڵێ دارستان دوای ئەوەی نەمامەکان یا دەنکەکانت لێچاند؟ بێگومان نەمامەکان، ئەو نەمامانی کە ئێمە لە نەمامگە بە خێومان کردووە بردومانە بۆ ئەو دارستانانە، دڵنیایی زیاترە، باشتر لە خەمە ڕەخسێن، زووتر گەشەکەن، باشترە لەوەی کە ئێمە ڕاستەوخۆ دەنکەکە لە شوێنی دارستانەکە بڕوێنی. دارستانەکانی بەڕوو لە هەرێمی کوردستان دەتوانرێت تا بەرزی 2000 مەتر لەسەر ئاستی ڕووی دەریا ببیندرێت. شاخەکانی هەرێمی کوردستانە و دارستانەکانیش چ ڕۆڵێکیان ئەبیت لە پاراستنی پلەیتی عەرەبی؟ بە دڵنیاییەوە باشووری کوردستان بەشێکی گەرم و گرنگ و کاریگەرە لە پلێتی عەرەبی، کە کاتێکە لە ناوچەکانی تردا بە تایبەتی بەرەو دەریای ناوەڕاست و ئەوە کە گۆڕانکاریەکان زۆر لەو ناوچانەدا چڕ دەبنەوە، بە دڵنیاییشەوە ڕێژەیەکی زۆر لەو جۆرا و جۆری زیندەوەریانە لەو ناوچانەدا هەن ڕەو دەکەن و بەرەو ناوچەکانی کوردستان و زاگرۆز دێن، بە تایبەتی بەرەو ناوچەی باڵەکایەتی بەرەو سەروتر تاوەکو دەگاتە قوڵایەکانی زاگرۆز، چونکم ئێمە دەزانین کوردستان دڵی زاگرۆسە. لەبەرەوە من دەمەوێت پەیامێکی زۆر گرنگ بە خەڵکی کوردستانی خۆمان بگەێنین، ئەوەیە کەوە پارێزگاریکردن لە ژینگەی کوردستان، پارێزگاریکردن لە دارستانەکانی کوردستان، پارێزگاریکردن لە بەڕووی کوردستان مانای ئەوەیە تۆ پارێزگاری لە ئاسایشی خۆراک، لە ئاسایشی نەتەوەیی کوردەکەی. ئەمن لە کۆتایی بەرنامەکەم ئەمەوێ بڵێم ئەگەر پشت بە زانست نەبەستین و دوور بکەوینەوە لە زانست، هەموو ئەوەی باسمان کرد تەنها لەسەر پەڕاوەکان دەمینێتەوە و دارستانەکانی کوردستان لە دەست ئەدەین. لەبەرەوە هەر درەکەوتنێک ئێمە تەنانەت ژیانی نەوەکانی داهاتوشمان دەخینە مەترسیەوە بەوەی کە دارستانەکانی بەڕوو، دارستانەکانی کوردستان لە دەست بدەین.